هاوشێوەی تەڵتین یەکێتی دەستبەرداری بەڵێنی ڕێگری لە هەرزان فرۆشکردنی نەوت و غازی سلێمانیش دەبێت. ستاندەر نهێنی پێشنیارێکی بەغدا بۆ ڕوبەڕووبوونەوەی گرێبەستە 100 ملیار دۆلار یەکەی سەرۆکی حکوومەت ئاشکرا دەکات. شارەکانی بەغدا بۆ دوورخستنەوەی سوپای تورکیا لە هەرێم زیاتر دەبێت. لە تورکیاش دەم پارتی داواکاری نوێی هەیە. سەرەڕای ئەوەی لە هەڵمەتەکانی بانگەشەی هەڵبژاردن بافڵ تاڵەبانی بەڵێنی دابوو کە نەهێڵێت دۆسیەی نەوت و غازی سنووری سلێمانی بە دەردی دۆسیەی نەوت و غازی هەولێر و دهۆک بچێت و بەبێ ڕەزامەندی و هەماهەنگی لەگەڵ بەغدا حکوومەتی هەرێم هیچ ڕێکەوتنێک لەگەڵ کۆمپانیاکانی نەوت و غاز ئەنجام بدات. بەڵام هاوشێوەی هەژماری من و بابەتی کارەبای 24 کاتژمێری وا دەبیندرێت یەکێتی لەو بەڵێنەشی پەشیمان بۆتەوە و دوای تێپەڕبوونی نزیکەی 24 کاتژمێر بەسەر ئەنجامدانی ئەم گرێبەستانە هیچ هەڵوێستێکی فەرمی خۆیان لەم بارەوە ڕانەگەیاندووە. ئەمەش ئاماژەیە بۆ ئەوەی ئەوان بەو گرێبەستانە ڕازین و بە گڵۆپی سەوزی ئەوان ئەنجام دراوە. جێی باسا بەهۆی گرێبەستەکانی پێش و زیانێکی زۆر بەرژێرخانی وزەی هەرێمی کوردستان کەوت. تەنها ساڵی پار نزیکەی 114 ملیۆن بەرمیل نەوت لە هەرێمی کوردستان بەرهەم هێنراوە. بەڵام داهاتەکەشی دیار نییە. پێدەچێ ئەم گرێبەستە ئەمجارش لە خزمەتی کۆمپانیا و بەرپرسا باڵادەسا حیزبیەکان بێت. دوای ئەوەی دوێنێ سەرۆکی حکوومەتی هەرێم لە واشنگتۆن دوو گرێبەستی نەوتی بۆ دوو کێڵگەی نەوتی و غازی سنووری سلێمانی لەگەڵ دوو کۆمپانیا ئەمریکی واژوو کرد، ئێستا لە بەغدا تاوتوێ گرتنەبەری ڕێکاری یاسایی دژی ئەو ڕێکەوتنانە دەکرێت. بە پێی زانیاری ستاندەر چەند پێشنیارێک خراوەتە بەردەم وەزارەتی نەوتی عێراق بۆ ئەوەی لە واشنگتۆن سکاڵا دژی ئەو دوو کۆمپانیایە تۆمار بکرێت کە بەبێ ڕازیبوونی حکوومەتی عێراق گرێبەستی کارکردنیان لەگەڵ هەرێم واژوو کردووە. لەلایەکی دیکە هەر ئەمڕۆ وەزارەتی نەوتی عێراق دژی گرێبەسەکان هاتە دەنگ و ڕاگەیان. گرێبەستەکان بەپێی بڕیاری دادگای فیدراڵی پوچەڵن و دانیان پێدا نانێت. چوارچێوەی هەماهەنگی لە بەیاننامەیەکدا ڕاگەیاند پێشوازی لە ڕێکەوتنی تورکیا لەگەڵ پەکەکە دەکەین کە کۆتایی بە پاساوی بوونی تورکیا لە ناو خاکی عێراق دەهێنێت. لە دوای خۆڵوەشانەوەی پەکەکە چەندەمین جارە لە بەغداوە داوای کشانەوەی سوپای تورکیا لە هەرێم دەکرێت. بە پێچەوانەی ئەمە واتە ئێستا حکوومەتی هەرێم هیچ داواکاریەکی لەم شێوەیەی نەکردووە. لەلایەکی دیکە دەم پارتیش داوای کرد بۆ ئەنجامدانی قۆناغەکانی دیکەی پرۆسەی ئاشتی پێویستە بە زووترین کات لیژنەی تایبەتی پەرلەمان بۆ گۆڕانکاریە یاسایەکان لە چوارچێوەی پرۆسەی ئاشتی دەست بەکار بن. تاوەکو ئێستاش لایەنە فەرمیەکانی تورکیا جگە لە قسە بەکردار هیچ هەنگاوێکیان نەناوە. ئەمەش دوودڵی لە شەقامی کوردی لە بەرامبەر نیەتی تورکیا دروست کردووە.